ئەزانی فیلمێکی جەنگی بەناوبانگی جیهانی هەیە پاڵەوانەکەی کووردە و باس لە شەڕی داعش دەکات ئایا کام فیلمەیە و پاڵەوانەکە چیرۆکەکەی چییە؟ من میر عومەرم لە کورتەکلاکێت بەدەست پێ بکەین. فیلمی مووسڵ ساڵی 2019 لەسەر نێتفلیکس بڵاو کرایەوە نمرەی 7.1 لە IMDb و نمرەی 84% لە ڕۆتن تۆمەیتۆ بەدەستێنەوە. جۆری فیلم جەنگی ئاکشن، چیرۆکی فیلم باس لە گەنجێکی کوردی فەیلی ئەکات بە ناوی کاوە کە زۆر نییە بۆتە پۆلیس لە ناو مووسڵ وە تووشی پێکدادان ئەبێت لەگەڵ داعش، بەڵام لە ناوڕاستی شەڕدا فیشەکی لێ ئەبڕێت و مامیشی ئەکوژرێت. لەو کاتەدا بەشی سواتی نینەوە ئەگەنە شوێنی ڕووداوەکە و چیرۆکەکە بەردەوام ئەبێت. چیرۆکی ئەم فیلمە لە بینایەکی جیاواز باس لە جەنگی داعش ئەکات لە ناو مووسڵ کەوای کرد بینەر لە ناو عێراق ببنە دووبەرە، لایەک پشگیری ولایەکی تر دژی چیرۆکی فیلمەکە بوو. وان فیلمە لە پاڵەوانێتی ئەکتەری عێراقی سوهەیل دەباغە و ئەکتەری فەڕەنسی بەڕەچەڵک تونسی ئادەم بێسای و دەرهێنان و نووسینی بۆ کراوە لایەن ماثیۆ مایکل کارنەهان. هەر بۆیە پێمان بڵێ پێشتر فیلمی مووسڵە بینیوە و ڕا دەربارەی ڕۆڵبینین و چیرۆکی فیلمەکە چییە؟ بەڵام لەیاد نەکەن لایکم بڕگێ بکەن و لە یاوڕەکانتان شێریکەن و فۆڵۆی هەژمار لەیاد نەکەن. من میر عومەرم لە کورتەکلاکێت. سەلام عەلیکوم.